هەموو لایەک بەخێر بێن. ئەمڕۆ کۆبوونەوەی دووقۆڵی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە مستەوایکی بەرز لێرەدا ئەنجام درا بۆ تاوتوێکردنی ئەو بابەتانەی کە گرنگ بوو هەم لە لای هەردووکلا و هەم ئەم ڕووداوانەی کە لەم دوایەدا ڕوویداوە. کۆبوونەوەکانمان لەمەوە دووە بەردەوام دەبێت دووقۆڵی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناوی دۆزینەوەی ڕێگا چارەسەر بۆ کۆمەڵێک ئەو کێشانەی کە هاتوونەتە پێش و ئومێد دەکەین بە هەردووکلامان ڕێگا چارەسەری گونجاو بدۆزینەوە کە هەم خەڵکی کوردستان پێی نیگەران نەبێت و ڕازی بێت هەم توانی بێتمان کە ئەو کێشانەی هەیە چارەسەری بکەین. ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام لە پێشدا لەسەر پرۆسەی سیاسی کۆبوونەوە و هاوفکری پێویستمان بەیەکەوە هەبوو. ماوەیەکە احتیمالە لەبەر ئەم کێشانە هەندێک کۆبوونەوەکانمان دواکەوت بێت کە بڕیارماندا لە مەودوو ئەم کۆبوونەوانە سەر لە نوێ دەست پێ بکەینەوە و دووبارە کۆبوونەوەی دووقۆڵی ئەنجام بدەین. ئێوارەتان باش، زۆر سپاس بۆ گواستنەوەی هەموو بابەتەکان. لە ڕاستیدا ئێمە پاش ئەو ڕووداوانەی لە قەڵاتزێ و کەلار و هەڵەبجەی تازە و ناو سلێمانی کە بەداخەوە لە ڕێوشوێنی خۆپیشاندانی مەدەنی دەرچوو هەندێک تویژی بەخۆی بینی و ئێمە سەرخۆشی لە ئەو کەسوکاری ئەو کەسان دەکەین کە لە ئەنجامی ئەو خۆپیشاندان تویژیانە گیانیان لەدەستدا شەهید بوون و هەروەها داوای لێبوردن لە کۆمەڵانی خەڵکی ئەو ناوچانەش دەکەین کە زەرمەند بوون یا ئەزیێتیان کێشە. لە ڕاستیدا ئەم ڕووداوانە شتی نەخوازراو بوون، شتی نەخوازراو بوون بە شێوەیە کە ئێمە لە سیستێمێکی پەرلەمانی وەکو ئێستا ئێمە هەمانە بە ئومێدی ئەوەی کە بتوانین لە ڕێگای دیالۆگ، لە ڕێگای دانیشتن و لە ڕێگای گفتوگۆ با درێژە پێشی کێشەکانمان چارەسەر بکەین. هەرێمی کوردستان ڕاستە قەیرانی تێدایە، قەیرانی ئابووریمان هەیە، قەیرانی داراییمان هەیە، قەیرانی یاساییمان هەیە، قەیرانی ئەمنیمان هەیە و ئەو قەیرانانەی کە هەن بوون سەبەبی ئەوەی کە موچەی هاوڵاتیان مافی پیشەییان وەکو مامۆستا وەکو فەرمانبەر چەند مانجێک دوا بکەوی جێگای داخە، بەڵام هەندێک لەو قەیران و ئاستەیانەی دارایی لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی هەرێمە، بەڵام لەگەڵ ئەوەش حکوومەتی هەرێم بەرپرسیارە بەرامبەر بە چارەسەرکردنی کێشەکانیان و ئەوانیش مافی خۆیانە ڕێزیان لێ دەگرین کە خۆ پیشاندانی هێمنانە و بە شێوەیەکی مەدەنی داخوازیەکانی خۆیان دەگەێنە. بەڵام دەرچوون لەو نەریتە، دەرچوون لە یاسای ئەوەی کە یاسا تعریفی کردووەی خۆپیشاندان و دەستدرێژی بۆ سەر متەلەکاتی مەدەنی کارێکی خراپە کە ئەوەی لێکەوتووە و ئێمە بۆ ڕاگررتنی ئەو بارودۆخە عادەتەن ئەگەشتەی چوار ڕوودا وەزاری ئینسان نەزیف ڕادەگرێت، خوێن ڕێژی ڕادەگرێت، دوایە دەست بە معالەجە دەکا. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان سیلسلەیەک کۆبوونەوەمان کرد لەگەڵ هەموو لایەنەکە، لەگەڵ برادرانی گۆڕان لە سلێمانی کردمان، لەگەڵ برادرانی یەکگرتو و کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ لێرە کۆبوونەوە و کۆبوونەوەی ئێستاش لەگەڵ برایانی پارتی دیموکراتی کوردستان. لە حەقیقەتدا موقعی پارتی دیموکراتی کوردستان و موقعی یەکێتی نیشتیمانی کوردستان جودایە لە لایەنەکانی تر، چونکە ئێمە بەیەکەوە لە جەبهەکانیش پێشمەرگەی هاوبەشمان هەیە و پارێزگاری لە هەرێمی کوردستانی عێراق لە ئەستۆی ئەم دوولایەنەدایە بە دەرەجەی ئەساس و بۆیە مەجالی دوورکەوتنەوە لێک و مەجالی کەم کۆبوونەوە نییە و دەبێ بەردەوام ئاگامان لێک بی و ئەوڕۆ کۆبوونەوەی یەکەمە بۆ بیرکردنەوە لە پاش قەیرانەکان، بۆ بیرکردنەوە لە شێوەی چارەسەری ئەو کێشانەی کە هەیە ئەکید لەگەڵ لەلایەنەکان کرد ڕاوتەکبیر وەردەگیرێ، بەڵام بە دەرەجەی ئەساس ئێمە دەبی کارێکی ئەو تۆ بکەین کە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەلای کەمی نەکەونە دڵە ڕاوچەی ئەوەی کە ئەم کوردستانە ئەم تەجروبە سەرکەوتووە
ئەم سمعەیە کە هەرێمی کوردستان لە دنیا هەیەی بە لە چەند ڕۆژێکە هەمووی لە دەست بدەین بەڵکو دەبی پارێزگاری لە پشتیوانی دۆستەکانمان بکەین لە سمعەی هەرێمی کوردستان بکەین و لە دەستکەوتی خوێنی شەهیدان بکەین و ئەو هینەش بەردەوام دەبێت. توضيح باللغة العربية. نعم، بعد الأحداث في قلعة دزة وفي المدن الأخرى مع الأسف كان غير متوقع أن تتطور هذه الأحداث إلى هذه النتيجة وتعطي هذه النتيجة. نحن اليوم بعد سلسلة من اللقاءات، اللقاء الأول مع الأخوة من الحزب الديمقراطي الكردستاني المكتب السياسي باتجاه وقف النزيف وبعد النزيف الإسعافات لمعالجة هذه المشاكل، وسوف نجتمع في الأيام القادمة أيضا حول الحصول أو البحث عن السبل كيفية حل هذه المشاكل. لم كوفنوي نواتان أمر مكتب سياسي يجدي فعلي ليش تبلسي وموصل في الباسي كان وش ستان سيادة سرد ويداري كباس دكتن هرم كردستان بيبل ويداري شمو كان محمود ويا رجل كردنا سروش برلمان ونهاتنوي بزوجنوي بوران ستان سيادة سروايا هاد بردوام دبنو هندستا يا وتدقم بركة سيارة سري من بموانية موضوعي إداري موضوع بك موضوعي مطروح بيستا وأنا بلاي كمية جتن اجتماعي كردستان دو إداري رد كاتور وقطعا وموضوع دو إداري قد لا يكسترح نكراوه من نظام أو اجتهادي إيوه تائرة بركة كاشتواج ببرسن كذباسي دو إداري نكردو كذباسي آخر ده تولو خود هوا مش هنبو دولو جن اجتوان يكاكا نا دو إداري هبو نا محاولة دو إداري كراوه نا بحث دو إداري كراوه وإما لبستو بينصالي رابردو أنواع أستنجلو بابا تمان هوا شارع سرمان كرديه پێویست أصلا دەست بۆ لایت کەش درێژکەن هەر تاریخ خۆمان بخوێنەوە 25 ساڵ ڕابردوو چۆن مشکلەکانی خۆمان چارەسەر کردێ بۆ شێوە ئەوش چارەسەر بکەین شتێکەم شتێ زیاد. ئێمە ئەو کۆبوونەوە ئەکید باسی مشکلەکانمان کرد تەشخیصی مۆزوعەکانمان کرد و لە کۆبوونەوەکانی داهاتوو دەگەین نەتیجەی باش کە گەیشتین نەتیجەیەکی معەیەن پێتان دەڵێن. سەبارەت بە پرسیاری جەنابتان لەسەرەوەی کە ئەو ڕووداوانەی ڕوویداوە لە کوردستان و ئاکامی هەندێکشی لێکەوتۆتەوە ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان لەو قەناعەتین کە بزوتنەوەی گۆڕان لە پشت ئەم ڕووداوانەوەیە و ئەمانە شتی ئافەوی و خۆڕسک نەبوون بە تەوجیه بووە و ئەو تەوجیهش بۆ ئەوە بووە کە بە شێوەیەک لە شێوەکان پارتی دیموکراتی کوردستان لە هەندێک شوێن سەغڵەت بکەن یان تووشی کێشەیان بکەن یان ڕوبەڕووی جەماوەریان بکەنەوە بۆ ئەوەی کە ئەمە درێژە نەچێشێت و ئەمە نێتە پێش پێویست بە هەندێک ئیجرعات بوو کە ئیجرعاتە بزوتنەوەی گۆڕان تێبگات کە ناتوانێت هەموو شتێک بکات و بەردەوام بێت لەسەر هەندێک شت کە گونجاو نییە لە وڵاتی ئێمەدا. ئێمە لە کاتێکدا لە شەڕدای لەگەڵ داعش لە کاتێکدا ئەو جەبهات دوور و درێژانەمان هەیە هی ئەوەیە خەڵک تەحریزکە بچێ مەقەڕی خەڵک بسووتێنێ و خەڵک بکوژێت تەقەل لە بارەگای حزبەکان کە عەلەمی حزبەکان بێنێتە خوارێ بە چه قانونێک ئەمەی کردووە کام قانون ڕێگەی پێداوە ئەم بابەتە بکات بە هەمان شێوە بۆی ئیجرعات و وەکو ڕێگری وەکو ئەوەی کە شت ڕوونەدات احتیمالە لەم سنوورانەش خەڵکی ئێمەش قبول نەکات بۆ ئەو لەوێ هەواڵەکانیان دەکوژن بریندار دەکەن ماڵەکانیان دەسووتێنن گەیشتە ماڵ سووتاندنیش بۆیت دەبێت هەندێک ئیجرات بکرێکە ڕێگە لەو برادرانە بژێرکە چکە بەردەوام نەبن لەسەر ئەم بابەتانە. زۆر سپاس بەخێر سەرچاو. ئەو پرسیارانی کە ئەمڕۆ خێرانە ڕووچوو هەر سێلایەنەکە چەند پێشنیاری داخستا بوو ئایا پێشنیارانە خرایە بەردەستی ئێمە کۆبوونەوەی دوو قۆڵیمان هەبوو لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەی 4 قۆڵی و 3 قۆڵیمان نەبووە بۆیە ئێمە ئەو شتانەی کە پارتی و یەکێتی لە لای گرنگن طرح کراوە مناقەشە کراوە و ئەوەش بەردەوام دەبێت لە هەفتەی داهاتووشدا